لە ڕاستیە ئێمە بۆ وەرگرتنی زانیاریەکان لە نزیکەوە، بەڵام من بۆ خۆم بە تەنها لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە ساڵ و نیوەیەکە لەسەر مشکلەیە بە تایبەتی لە هەردوو بەنداوی دوکان و دەربەنیخان و ئەمە ترسەیە کە ئێستا ڕوویدا بۆ ئەوەی پێش ئەوە چارەیەکی بۆ دۆزینەوە من لێکۆڵینەوە کەم ئامادە کردووە لە ئەبوو لە ماوەی ساڵی ڕابردووە پێشکەش بکرایە بەداخەوە تاوەکو ئێستا دەرفەت نەبووە، بەڵام ئێمە دوو بەیانی جەلسەکانی فەسلی تازەمان دەست پێ ئەکاتەوە ئەو مۆزوعە گەرمتر بووەوە لە ئەیهێنینە سەرەتای فەسلی تازە بۆ مناقەشەکردن. من دراسەیەکم حازرە بۆ باسی هەموو مشکلەکانی ئاوی عێراقم کردووە لەگەڵ ئێران و لەگەڵ سووریا و لەگەڵ تورکیا و لە ناوخۆی وڵاتەکەی خۆشمانە چۆن هەوڵ بدەن ئەم مشکلانە چاپ بکەین، چونکە هەنێکی مەشاکیلی دەولی نەچون لە ناو قانونی ناو دەوڵەتی ئەوانەوانێکیان مشکلەی داخلی خۆمانە بە تەنزیمکردنی ئیدارەی مەواریدی مایی ئەتوانین ئاوێکی زۆرمان هەیە بەس ئێمە بە فێڕۆیە دێن لە ڕاستیە نەمانتوانیوە گلی بدەینەوە. منەمەوێت تاکیلەوە بکەمەوەیکێ لە گرفتە هەرە گەورەکان کە ڕوبەڕووی ئاو سەرچاوە ئاویەکان دەبێتەوە لە هەرێمی کوردستاندا نەبوونی یاسایەکی تایبەتە بۆ پاراستن و بەڕێوەبردننی ئاو. ئێمە وەکو لیژنەی کشتتوکاڵ و سەرچاوە ئاویەکان لە پەرلەمانی کوردستاندا هەڵ لەگەڵ دەست بەکاربوونی ئەم خولەی پەرلەمانی کوردستان لە ڕاستیدا پرۆژەیەکی وەزارەتی کشتتوکاڵ کە نێرا بۆ پەرلەمانی کوردستان هەر بەناوی پرۆژە یاسای پاراستن و بەڕێوەبردننی ئاو لە هەرێمی کوردستاندا ئامادەمان کردووە و لەگەڵ کەسانی پسپۆڕ و شارەزای بواری ئاو لەگەڵ زانکۆکانی کوردستانە هەموو ئامادەسازی و ئامادەکاریێکمان کردووە خوێنەوەی یەکەمیشی بۆ کراوە، بەڵام بە حکمی پەخستنی پەرلەمان ئەم پرۆژەیە و دەیان پرۆژەی تر حاڵی بۆ شێوەیە گەشتووە